دەتەوێت قسەمان بۆ بکەی سەبارەت بە ئەنجامدان و ڕاگەاندنی ئەو کەمپینەی کە بۆ داواکردنی هاوڵاتیانە لە حکوومەت بۆ ئەوەی خۆش ببێت لەو پێشینانەی کە لە حکوومەت وەریان گرتووە. بەڵێ سامان. بەڵێ کاک بەختیار ڕێگە ئاماژەم پێدا لە ماوەی ساڵێکە دانەوەی پێشینەکان وەسیلفە لەلایەن هاوڵاتیان و لایەن حکوومەتەوە وەسێنراوە لەبەرە و قەیرانە دارایی و خراپی گوزەرانی هاوڵاتیانی کە ماوەی چەند راو بۆ ئەوەی کە لە ئێستادا حکوومەت یەکی چوارەوە ئەو پێشینەی ئەو سلفەی کە لایەن ماوەتەوە بیگەڕێنەوە بیدەنەوە بە حکوومەت. ئێستاش لە پارێزگای هەڵەبجە لایەن بەشێک لە چالاکوانانەوە کەمپینێک ڕاگەیەنراوە کە ئیمزا کۆکەنەوە دژی ئەم قرارەی حکوومەت لەوەی کە ئەم حکوومەت ئەم قرارەی ڕابگرێت بۆ کاتێکی دواتر لەبەرەوەی وەزعی هاوڵاتیان لەم بێ خراپی گوزەرانیا کەمێک باشتر بێت. من بۆ زانیاری زیاتر دەربارەی کەمپینەکە کاگەورامان وەرەگرم لەبەرەوەی زانیاریم داتە دەربارەی کەمپینەکە. کاگەورامان دەتانەوێت داوای چی لە حکوومەت بکەن؟ دیارە ئەم کەمپینە بۆ هاوکاری و ئەو خەڵکەیە کە ئێستا لەم قەیرانە ناتوانێت بژێوی ژیانی خۆی بەرێەوە بڕێ چ جای ئەوەی کەوا بێت ئەو سولفەی کەلایەتی بیداتەوە. ئێمە سەرەتا وەک لە پیشەوەرانە دەستمان پێکردووە کە ماوەیەکی زۆر ڕاگیراوە، بەڵام ئێستا خەڵکی ناشارەکرێ بۆی کە ئەو غەرامەی لەسەردانراوە. ئێمە هەڵمەتێکی ئیمزاکۆکردنەوەمان دەست پێ کردووە بە مەرحەلەی یەکەم لە پیشەوەران و دواتر بۆ پێشینەی خانوبەرە و هاوسەرگیریش. دیارە ئەمە بڕیارێکی زاڵمانەیە بەرامبەر خەڵکی. ئەمە دەرخەری ئەوە یەکەم حکوومەتی هەرێمە پشتی لە خەڵکی هەژارە، بەڵکو ئەوێ ئەو نایەوێ قەیرانی دارایی حەلکا و ئەوێ بەم شێوەیش ئەوەیشی جارێکی کە ژیانی خەڵکی دیسان وێران کاتەوە بە بڕیارەکانی. ئێمە دژی ئەو بڕیارە ئەوەسینەوە، هیوادارین حکوومەتی هەرێم بەم بڕیارانە بڕواتەوە. کۆکردنەوەی واژۆکان ئاڕاستی چەند لایەنێکەکەین، سەرەتا ئاڕاستی حکوومەتی هەرێم یەکەین و پەرلەمانی کوردستان یەکەین و ئەگەر نەتیجەمان دەست نەکەوتووە وەڵامیان نەداینەوە پەنا بۆ حکوومەتی عێراقێنین و پەرلەمانی عێراق و ئەنجومەنی وەزیران. کەمپینەکەتان فراوانکەیان تەنیا لە سنووری پارێزگای هەڵەبجە ئێوە کەمپینەکەتان بەردەوامی پێ بدەن. ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجە دەستمان پێ کردووە لە شوێنەکانی تریشەوە پەیوەندیان کردو کە ئەوانیش بەتەمای ئەوەن کە بەرفراوان بکرێ، بەڵام بە مەرحەلەی یەکەم ئێمە لە هەڵەبجە کە خۆتان نەزان پارێزگای هەڵەبجە شوێنێکی زۆر سپاس بۆ پەیامنێرمان.